بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە و ئەمڕۆژ باسکردنمان درێژەی دەبێت لەسەر ئەنجام و یاری خولەکان و بە تایبەتی قسەیەکی تایبەت دەکەین لەسەر ئەنجامێکی دێربی لەندەن لەسەر ئەو گەڕانەوەی ئەتلەتیکۆ مەدرید و ئەمساڵی لیگا و قسەیەکیشمان دەبێت لەسەر چەڵسی وەگەرتوانیشمان تەمەەن ئەو ڕکابی خولی ئیتالی بەرنامێکی تایبەتی بۆ دیاری دەکەین بە تایبەتی لە هەفتەی داهاتوو خۆتانزانن ڕکابی خولی ئیتالی گەشتۆتە ئاستی لووتکە یانەکانی ئەتلانتا، ناپۆلی، ئینتەرمیلان، فیۆرنتینا، یۆڤانتۆس، لازیۆ، ینی هەموو یانەکان بە جیاوازی دوو یاری ئەگەر لە نێوانیاندا ڕۆبدا یا بۆ نمونە دوو شکست بێن نەمی تر بیباتەوە ڕیزبەندی خولی ئیتالی ڕاستەوخۆ لە شەژیانەکەی پێشەوەی ڕیزبەندی هەمووان بەردەوام گۆڕانکاریان بەسەر دێت. یەکەم شت دەمەوێت لەسەر ئارسناڵ و ئارتیتا قسە بکەم و لەسەر یەکسانبوونەکەی دێربی لەندەن بەرامبەر بە فوڵهام. ئێمە هەمیشە قسەیەک دەکەین لەسەر و تیپانەی کە دەیانەوێت ئامانجێکی گەورە بەدەستبێنن یا بۆ نمونە ئەنجامێکی گەورە بەدەستبێنن یا بۆ نمونە ببن بە پاڵەوان. کۆمەڵێک یاری هەیە حساباتی شەشخاڵە، کۆمەڵە یاری هەیە ڕیزبەندی تۆ بارودۆخێکی باشترت بۆ خوازێ و دەبێت دەم یاریانە بۆ ئیستیغلالکەی. ئێمە هەمیشە لە ساڵانی ڕابردووش قسەمان لەسەر ئەرسناڵ بەمە بووە وەکو وەرزی ڕابردوو ئێمە نمونەی ئەرسناڵمان هێنا وەرزی ڕابردوو دوو ڕکابەری ئەرسیناڵ هەبوو کێ بوون؟ لێڤەرپۆڵ بوو لەگەڵ مانچستەر سیتیە. ئەرسناڵ لەگەڵ هەردوو تیپەکەیە توانی 4 خاڵ بەدەست بێنێ و یەک خاڵ یا بە تیپەکانی ڕکابەر واتە یاریەکیانی لێ برنەوانی و یاریکیش لەگەڵ یانە یەکسان واتە کەمترین سوود بە تیپەکانی تر گەیشت لە ڕوبەڕووبوونەوەی ئەرسناڵە. ئەمە وەکو ئەرسناڵ وەکو گانارس کە باسی بکەین لەوەی کە وەرزی ڕابردووم تیپە چۆن مامەڵی کردو. ئەوەی کەوای کرد ئەرسناڵ نازناوی پریمەرلیگ لە دەستدا لە دەستدانی خاڵ بوو لە یاریەکانی ترە. لە نمونەی ئەستۆن ڤیلا کە وەکو خۆتان نەزانن یاریکی بەرچاو بوو یاری ئەستۆن ڤیلا کە ئەرسناڵ شکستی تیانە و چەند یاریکی تریش کە تیپەکە کە فڵامی ژێشە بوو لەو تیپانەی کە ئەنجامی سەرکەوتنی تێدا دەستەبەر نەکرد ئەمانە هۆکار بوون بۆی کە نازناوی پریمەرلیگ لە دەست بێن. کاتێک تۆ دی ئەم ساڵ ئامادەکاری یەکەیتوانێ کاتێک تۆ دی ئەم ساڵ دەتەوێت ئامانجێکی گەورەتر پێچی گرنگە هەڵەکانی وەرزی ڕابردوو چارەسەرکەی گرنگە ئەو هۆکارانە دیاریکەی کە تۆ نازناوی پریمەرلیگت بۆ بەدەستنێنە لە وەرزی ڕابردووی ئەرسناڵ بۆ ئەرسناڵ نازناوی پریمەرلیگی لە دەستنێنە لەبەروی کۆمەڵێک یاری کە دەبوایە ئەرسیناڵ بیباتەوە و دەبێت ئەرسیناڵ بیباتەوە بۆی کە ڕکابەری لە بردنەوەی نازناوی پریمەرلیگا نیتوانی بیباتەوانێ. ئەم ساڵ تیپەکە بەهێزتر بوو گۆڕانکاری زیاتری کرد مێرکاتۆیەکی دیکەی ئەنجامدا بۆی کە تیپەکە بەهێز و بێزتر بێتەوە بەشداریکە بەڵام هەمان سیناریۆ دیسان دووبارە بوو. ئەرسیناڵ بەرامبەر بۆرنمۆس شکستی خوارد. ئەرسناڵ لە یاریگای خۆی لەگەڵ لیڤەرپۆڵ تەعادول بوو. ئەرسناڵ بەرامبەر بە فوڵهام یەکسانبوونی نووسیەوە کەواتە یعنی ئەنجامەکانی تیژە ئاینجۆ کەواتە کە سیرەکەی هەمانە و هەڵانەی وەرزی ڕابردووتر ئەرسناڵ لەسەری بەردەوامە تیپەکەی ئارتێتا لەسەری بەردەوامە سوودیان ئەڵێ سوارتانەک لێ نابێ بە سوار بەڵام ئەمان هەرە گلێن و هەر نابن بە سوار 2 ساڵە لەسەرێک تۆ باجێمەیە معقول نیە ئەم ساڵی ژەیتەوانێ عینەن باجەیتەوانێ. بەڵێ گابرێل لە یاری نەکردووە بەڵێ کالافیۆری یاری نەکردووە بەڵام ئەگەر سەرباقی ئەمانەش بین پێگاتەی ئەرسیناڵ وەربگرین بەرامبەر بە فڵام جیاوازێکی زۆرە لە نێوانیان. ئەرسیناڵ 3 لیڤڵ لە پێش فوڵهامەوە سەرەتا یاری گۆڵێکت لەسەر تۆمار کراوە من ینی بۆ هەمووان ئەم قسەیە دەکەم. زۆر جار ستایشی زۆر ڕایەنەرەکرێوە بۆ نمونە ستایشی ڕایەنەریشتر ناکرێت. هێزی ئەرسیناڵ
لە 1970 کۆ بۆ توانێ لە تۆپەوەستاوەکان تۆپەجی ژیرەکان خۆ ئەمە نقطەیەکی سەرکەوتنە بۆ ئەرسیناڵ ئەمە نقطەیەکی سەرکەوتنە بۆ ئەرسیناڵ ئەمە هێزێکی تایبەتی ئەم تیپەیە کە توانای خۆی نیشانەیە پس من لێوە پرسم یعنی ئەبێت تیپ حلولی یەکەمی گۆڵکردنی ئەم شێوازە گۆڵکردنە بێ ئیلا بتوانێت بەم شێوازە گۆڵ بکە ئەی تاکتیکی ڕاهێنەر ئەی گونجاندنی ئەی هەموو ئەستێرێ ئەی ئەم ڕاهێنانانەی کە بە تۆپەوە کرێ ئەم هەموو ڕانان و ئامادەکاریە بۆ یارەکانەکرێ بۆ نییە کە گۆڵ بە شێوازێکی تریش تۆمار بکرێ یعنی بڕوا بکەن وەکو حاڵەتی کاری ڕانەرایەتی هێرشی هەڵگەڕاوە ڕەنگە زۆر زۆر منەظەمتر بێت لەم تۆپە جێگیرانە چونکە ئەم تۆپە جێگیرانە تۆ دەتوانیت گۆڵێکی پێ بکەی لە یاریدا و بە تایبەتی تی بەگەر بتوانێت خوێندنەوەیکی باشت بۆ بکە ئێستا فوڵهام هەموو جێمی یەکەم خوێندنەوەیکی تاویان بۆ تۆپە جێگیرەکان کرد باشە بەس جێمی دووەم خافڵبوونێ ڕوویە تۆپ گۆڕا بۆ زاویەی دوور چونکە دیقەت بدەن ئەرسیناڵ هەمیشە ئەو کۆرناڵانەی کە جێبەجێی دەکا یا ئەینێرێتە ستونی یەکەم واتە گەر لای چەپەوە بینێرێ بۆ ستونی یەکەم یا لە لای ڕاستەوە بێتە ستونی یەکەم یایەتە ناوەڕاستی یاریگاکە یعنی کەمنە و کۆرناڵانەی ئەچێتە ستونی عکس واتە تۆ لای ڕاستەوە جێبەجێکە هەڵیا بۆ لای ستونی لای چەپ فوڵهام لە جێمی یەکەم هەموم کێشانەی چارەسەر کرد نەیەژ ئەرسیناڵ گورزی خۆی لێ بۆشێنە بەڵام جێمی دووەم ئارسناڵ تاکتیکەکەی گۆڕی ئارسناڵ گۆڕی کۆرناڵەکەی کرد بە ستونی دووەم ئەو بۆ هاڤێرس تۆپەکەی خستە ناوانێ و سالی باش گۆڵی یەکسانی پێتۆمار کرد دوای ئەم حاڵەتە نەبوو یعنی یاریشی وا ناوازەمان نەبینی لە ئارسناڵ کە گەڕانەوەی تا بێم تیپە بگەڕێتەوە کەشی یارەکە بۆیە قسەی من لەسەر ئارتێتاوەیە کە ئەم تیپەی یعنی من بە جدی پێتانە لە مەگەرەم ساڵ ئارسناڵ نازناو نەباتەوانێ وەکو تیپێکە گەر بۆ بردنەوەی نازناو هەوڵ دەدات پێویستە ئارسیناڵ گۆڕانکاری بکات چونکە یعنی تاوە گرێبەز نەما لەسەر خواستی ڕایەنەر نەکرێت گرێبەز نەما بۆی واژوو نەکەن ئامادەکاری نەما بۆی نەکەن بارودۆخ نەما بۆی ڕێک نەکەنەوانێ پێکاتەی بەهێز نەمانەیەنێ هێرشبەری سەرڕمە خۆیان قەراریان لێیاوە ئارتێتا بڕای بە کای هاڤێرزە بۆەوە تا کای هاڤێرزیان بۆ هێناوە متمانەی ڕایەنەر بەم یاریزانە بووە لە کۆتایە کە ئارسیناڵیش هەر بگاتەوە چامپیۆنز لیگی وەرزی داهات و یخۆ بەخوا لەوە چێگەر ئەو گرێبەستانەش نەکە ئارسناڵ هەر چانسێکی بێ بۆی بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بکە لە دەستدانی ئەم خاڵانە بۆ ئارسیناڵ باجی قورسە ئەکرێ ئێمە بڵین هێشتا سەرەتایە هێشتا یاریەکانی قۆناغی یەکەم کۆتایی ناتووە ئەکرێ یاری فوڵهام بکرێتە دوا خاڵ یاخود دواوێزگە بۆی کە ئارتێتای تر لەم یاریانەیە خاڵ لە دەست نەدا چونکە ئەمساڵ کۆمەڵی خاڵی زۆری لە دەستداوە بەڵێ ئێمە وتومانە تۆپی پێ گۆڕاوە ئێمە وتومانە ئەو کاتێک کە تیپێک دوو دۆڕانیە بۆ سێ دۆڕانی هەبووە ئێوە وتوتانە گەڕێتەوە تاوە دۆڕانەکان کۆتایی هات من هەر پێم وتونەتەوە وتومە دۆڕاندن بەردەوامە بێت چونکە سیستمی تۆپی پێ گۆڕاوە بەڵێ بۆ ئەرسناڵ و بۆ هەموو تیپەکانی تریش بەم جۆرەیە بەڵام گرنگە ئەرسیناڵ لەم ساتە وەختەوە حسابێکی تەواو بۆ ئەو یاریانە بکە و حسابێکی تەواو بۆ بکە کە لەم یاریە مام ناوەندانەیە خاڵ لە دەست نەدات ئەمە قسەی من بوو لەسەر ئەرسیناڵ ئەگەر لەسەر چێڵسی قسێ بکەین ئەنزۆ مارێسکا و کارەکانی لەگەڵ چێڵسی طبعاً چێڵسی زۆر دەوتە یاریزانیە من نامەوێ یعنی کارەکانی پۆچتینۆ لەبیر بکەم لەبەرەوەی پۆچتینۆ قۆناغی دووەمی وەرزی ڕابردووی پریمەر لیگ چێڵسێکی جوانی نیشاندای ئەم ساڵی ژمارەسکا سیاری سەرەتای لێ دەرکە بەردەوام چێڵسیەکێک بۆ لە باشترین تیپەکان باشترین مامەڵی کردو باشترین جۆری یاری کردووە بیرتانە لێرە کە بەرنامەکەی باسی مارەسکام کرد وتم دوو گۆڕانکاری بچووک ماوە دەبێ بکرێ دوو گۆڕانکاری بچووک ماوە لەم تیپەیە دەبێ بکرێ یەکەم گۆستۆ ناتوانێت وەکو پێویست بەرگریکاری باڵی ڕاست بێ دووەم
مادویچی ناتوانێت هاوکارێکی باشی هەڵێرش بردن بێ بەڵێ یاریزانێکی باشە بەڵام لەگەڵ سیستمی یاریکردنی چێلسی و ئەو هەموو بەهەدەردانای هەیەتی ئەمە ناگونجێ بۆ چێلسی. دیقەت بدەن شەوی ڕابردوو لەگەڵ تۆتنامە کە دەربیەکی لەندەن بوو سەر ڕای و شارە زۆرەی هەندرانی یاریگا لەسەر یاریزانەکان سەر ڕایەوەی لە 11 خولێکی سەرەتای یارەکە 2 گۆڵیان لەسەر تۆمار کرا بەڵام ئەم تیپە چونکە ئامادەکاری کردووە چونکە ڕێکخراوە چونکە دەزانن چی دەکەن چونکە پێشتر هەموو خوان بۆ هەموو دۆخەکان ئامادە کردووە چ گەڕانەوەیەکیان ئەنجامدا 4 گۆڵیان تۆمار کرد و یارەکەشیان بردەوە 3 خاڵیان هێنا و پلەی دووەمیشیان بەتەنیا بۆ خوان مسۆگەر کرد. ئەمە کارکردنی ڕاهێنەرە. بەڵێ مارێسکا لەسەر ڕێگەیەکی ڕاستەوە گەرم گۆڕانکارانە بکە و بەم جۆرە بەردەوام بێت دڵنیا بن لەوەی چێلسی ئەم ساڵتی پێشی زۆر بەهێزە لەبەروی 2 پێگاتی زۆر بەهێزیە. چێلسی باشەکەی لەوە پێکهاتی کۆنفرانس لیگی تشکیلیەکە یاریەکە 11 یاریزانی جیاوازن پێکهاتی پریمەر لیگی 11 یاریزانی جیاوازن و ئەوەی کە گۆڕانکاریەکان تەنها چەند یاریزانێکن لەم خولایە بەشداریەکەن و لەو خولەشا بەشداریەکەنەوانێ واتە هەموو پێگاتەکە ئێستا بۆ نمونە 5 یاری لە کۆنفرانس لیگ کراوە 4 یاری لە کۆنفرانس لیگ کراوە تاوکو ئێستا پاڵمەر خولەشی یاری نەکردووە لە کۆنفرانس لیگە جاکسۆن خولەشی یاری نەکردووە لە کۆنفرانس لیگە کۆکۆریا یاری نەکردووە سانچێز یاری نەکردووە کایسیدۆ یاری نەکردووە ئینزۆ یاری نەکردووە ئەمە بۆ تیم زۆر گرنگە یەکەمی کۆنفرانس لیگیشیان گرتووە بە بێ و یاریزانە سەرەکیەکان یاری بکەن و خاڵێکی تر لەسەر مارێسکا کە بمەوێ ئاماژەی پێ بکەم سەیریکەن یەکێک لە باشیەکانی ڕایەنەر پێدانی ڕێنمایە بۆ بەرزکردنەوەی ئاستی یاریزان یا بۆ نمونە هاوکاریکردنی یاریزانە بۆ بەرزکردنەوەی ئاستی بۆ نمونەیە ماڵین کاکە تاوانی ئەنشلۆتی چییە مۆدریچ ئاستی دابەزیوە ئەو چی بکە هەر مۆدریچە یاری پێکە یا ئێمە دەڵێن تاوانی ئەنچلۆتی چی ئاستی بێلنگامە وەرزە دابەزیوە تاوان بۆیە نمونونەکە بانچیلۆتیێنەوە بەشکە جوان لێم تێ بگەن ئێمە دانیشتە ماڵێن لێ هەر بێلنگامە یاری پێکانی چی لێ بکاو تاوانی ئەنچلۆتی چییە یا تاوانی ئەنچلۆتی چییە مباپێ ناتوانێت ئاستی خۆی پێشکەش بکە ئەمە هەمووی ئەماڵێ بەڵام نەخێر تاوانبارە هەمان قسە بۆ گواردیۆلا تاوانی گواردیۆلا چییە ناوەندی سیتی خراپە یا بەرگری خراپە تاوانبارە گواردیۆلا هێرشبەری سیتی خراپە تاوانبارە گواردیۆلا ڕاهێنەرە بێ بەرپرسیار بێ ئەمە بۆچی ئەم نمونانم بۆ هێنانەوەم قسانم کرد بۆ پەیوەستیەکەم بە ئینزۆ فەرناندێزەوە ئێنزۆ فەرناندێز سەرەتای وەرز لەگەڵ مارێسکا لە پێگاتەی سەرەکی بوو بڕۆن ئەوەی کە سێری یارەکانی چەڵسی بکات دەزانێ لە پێگاتەی سەرەکی بوو یاریە دوان سیان چوار خراپ بوو ئینزۆ فەرناندێز خراپ بوو ئاسی خۆی پێشکەش ناکرد جوڵەی خراپ بوو پاسی خراپ بوو هەڵدانی خراپ بوو مشتێکی خراپ بوو خراپیت 125 میلیۆنە پێیراوە کەیفی خۆتە من ڕایەنەرە من لە تیپەکە بەرپرسیارم دڵسۆزی تیپەکە لە پێشە مشتێکە ئینزۆ مارەسکا ئینزۆ فەرناندێز بۆ سەر کورسی یەدەک بۆ 5 یاری کە هەنێ یاری ناکرد هەنێ یاریژە و یاریزانی یەدەک بەشداری پێ کرد تاوای لێ هات ئەم کوڕەی فێری هەوڵدان کردەوە لە ڕانانەکان خۆی ماندوو کرد هەوڵیدا ئینزۆ 3 یاریە 4 یاریە لە پێگاتەی سەرەکی چێلسی جێی خۆی کردوێتەوە و باشترین ئاستی خۆشی پێشکەشەکە ئەمە مامەڵەکردنی تەندروستە بۆ یاریزان ڕایەنەر لەم حاڵەتانە بەرپرسیارە من ئەنچیلۆتیم خۆشەوێ بێم بڵێ مەڵا بەرپرسیارنێرەمی یاری پێکردومە ئەمە شیکاری نییە من گواردیۆلام خۆشەوێ بێم پاکانەی بۆ بکەم بڵێ مواواوا نەخێر بەم جۆرە نییە ئەنجەبا من یەک قسەی واقعیشتا لەسەر مارێسکا پێ بڵێم لەسەرەوەی کە ئاڵێن مارێسکا هەنێ هاوڕێ گواردیۆلا و تەلەبی گوت کاکە تەلەبایەتی لە بواری ڕانەرایەتیە هەر نییە گواردیۆلا خۆی هەڵگری قوتابخانەی هەڵگری شێواز یاریکردنی پۆزیشناڵ پلێ واتە ئەم پۆزیشناڵ پلەی کە گواردیۆلا پەیڕەویەکە سیستمێکە لە دێر زەمانەوە هەیە هەموو ڕانەرێکی ژێت مامەرەسەیەکە ئەوەی کە کۆمەڵێک گۆڕانکاری تیا کردووە
پێشتر ئەڵمانەکان کردوێتی گواردیۆلاش بەشی خۆی کۆمەڵە گۆڕانکاری تیا کردو و باشترین شێوە گۆڕانی ئەڵمانەکانیشی تاقی کردوێتەوە لەوەی سەرکەوتنی لێ بەدەستێنەوە. مارێسکا خۆی لە بواری ڕانانە خوێنوێتی. مارێسکا پێشتر لەژێر دەستی خواندی ڕامۆسا بووە کە یەکێکە لە ڕاهێنەرە ناودارە ئیسپانەکان کە ئیشبیلی بە بردنەوەی نازناوەکانی کاسی ئیتیحاد و یۆرۆلیگ وەمانە شاد کرد و دواتر دوای خوێندنەکەی دەبێتە ڕانەری لاوانی مانچستەر سیتی بۆ 1 ساڵیش دەبێتە یاریدەدەری دووەمی گواردیۆلا لە سیتی هەر ئەمەندە. مارێسکا خۆیەتی لەبەرەوە مەچن مێژووی ڕاهێنەرەکان ناشرینکەن. سبێنێ دەڤیدی کوڕی ئەنشڵۆتی بێ بە ڕاهێنەر ئەو کاکە ئەم ئیشەی ڕاهێنەر خۆی ئەیکا خۆ گواردیۆلا نایەت بڵێ مامەڵێ بەم جۆرە بکۆ بەم جۆرە بکە. فەرموو ئەو مامەڵەیی کە ئینزۆ مارێسکا ئەمساڵ لەگەڵ ئینزۆ فەرناندێز کردوێتی. باشە؟ دەڕاهێنەرێکم پێ بڵێن یاریزانێک 125 ملیۆنی پیدا بێ لە پێگاتەی سەرەکی بێ هەمووان وەکو کەسی یەکەمی تیپەکە سێریکەن کاپنی تیپەکە بێ ڕاهێنەرەکە جورئەتی ئەوەی هەبێ بیکاتە یاریزانی یەدەک لە قیمە یاسیا باسی 35 ساڵی 36 ساڵی بۆ ناکەم و چەند یاریەک بۆی ئاستی بەرزکاتەوە نەک پێکانیە بێ یاشتێ نە وەرە یەدەک بە بۆی ئاستی بەرزکەیتەوە بۆیە تکایە مێژووی ڕاهێنەرەکان مەشێوێنن بەم و بەم و بەمی بەراوردکەن هەچ کەسە بوونی خۆەتی چێلسی لەسەر ڕێگەیەکی تەندروستە و ئەمساڵ ڕکابەریکی تون دەکا و ئەم مامەڵەی مارەسکاش دەیکا وای کردووە کە تیپەکەی ماندوو نەبێت و دەستکەوتەکانیشی جێگەی باخن. ئەمە سەبارەت بە پریمەر لیگ ئەگەر کۆمنتێک هاتوێت سەبارەت بە پریمەر لیگ بە وەڵامی بدەینەوانەیە. کاک مەحسین سڵاو لە تۆش، کاک ئەیمات سڵاو لە تۆ، کاک ڕێبین بەڕێزن. کاک مەحسین ئەڵێت چێلسی زۆر باش بووە، باشتریش دەبێت. چێلسی بە شێوەیەکی ژیرانە مامەڵا دەکات و بە شێوەیەکی عەقڵانە بەڕێوە دەبرێت، بۆیە ئەبەم جۆرەیەوە و گرێبەستانەشی کام ڕاهێنەرە داوای کردو سوودی لە هەموو یاریزانەکان وەرگرتووە. من دایم ئەڵێم ڕاهێنەری ژیر بەوە هەڵدەسەنجێنم کە یاریزانێک داوا دەکات وەکوی کە خۆی دەوێت ئیسفادەی لێ بکات. ئێمە دەزانین لە کۆتا ساتەکانی مەرکاتۆیە، من باسی تا ئێستت بووە کەم لە کۆتا ساتەکانی مەرکاتۆیە مارێسکا بڕیاریدا دەستبەرداری ستێرلینگ بێ و داوای جادۆن سانچۆی کرد کە تینهاگ یاری پێ ناکرد، تینهاگ نەی دەویست ئەو گوایە من لە پریمەر لیگا سەرکەوتوو نابێ، بەڵام ئەو گرێبەسە بوو کە لە دو ساتا داوای کرد. دەبینن سانچۆ ئەمساڵ باشترین ئاستی خۆی پێشکەشەکە. هەنی زۆر گرنگە ڕانەر کە داوای یاریزانێکی یا متمانێکی پێ هەبوو بتوانێت ئەو پێگە و ئەو جێگەی بداتێ. کاگالی تۆزە قورسە گرێبەستکردنی ڕیال مەدرید لە مەرکاتۆی زستانە ئیلا حاڵەتی ناچاری نەبێ، بەڵام ڕەنگە ئەم مەرکاتۆی زستانی ڕیال بچێتە مەرکاتۆوە. هێنانی ڕەحیم بۆ چ بوو کاگاکوەها من نمونەی مارێسکان بۆ هێنایتەوە وتم مارێسکال لە کۆتا ساددا سانچۆی هێنا بۆ چێلسی لەبەرەوەی بۆ خۆی بڕوای وا بوو کە ئیسفادە لە توانای ئەم یاریزانەیەکە. ئەمە ڕاهێنەرێکی ژیرە. ئارتێتا هاڤێرزی هێناوە، ڕەحیم ستێرلینگ هێناوە، چەند گرێبەستی تریشی کردووە کەواتە خوێندنەوەی ئارتێتا و لێک تێگەیشتنی بۆ شێواز یاریکردنەکەی یەکانگیر نییە. ئەمە بڕیاری ناتەندروستی ڕاهێنەرە کە یاریزانێک دیاری دەکا و بژاردەیە دیاری دەکات کە ناتوانێت ئیسفادی لێ بکات. تۆی کە دیاریەکەی ئەبێ ئیسفادی لێ بکەی وەکو خۆی، ئەوە بابەتەکەیە. کاگی وە مەتای چێلسی ئێمە پێشوەختەیەکەین باسمان بۆ کردی و خۆشن لە سەڵتیەکانە کە قسەمان کردو. من هەمیشە لەبارەی مارێسکاوە بۆ چوونی خۆمم پێ و توی ئەوەی تریشیەکەوێتەوە سەر کۆتایی بەرز. کاگاوکارەڵێ هەز ناکەی و بەرەو پێشچوونەی ئارتیتا بە 4 وەرزکردی مارێسکای چێلسی بە نی وەرزکردی. وەڵاهی بە کۆمەڵێ لە گەیرەکان ئەتوانین بڵین وایە، بەڵام خۆی کۆتایەکەی شەرتە، ئەوەی مارەسکا دەیکا کۆتایەکەی شەرتە. ڕاستە تا ئێستا من چێلسیم زۆر لە ئەرسیناڵ زیاتر بەلاوە بەدڵە. بۆ لەبەرەوەی چێلسی بە چەندین شێواز گۆڵە لێەکە، چێلسی بە چەندین شێواز ڕوبەڕوود دەبێتەوە، مەترسی لەسەر دروستەکە. یاریە پاڵمەر گۆڵکەرە، یاریە سانچۆ گۆڵکەرە،
یاریە مادویشی گۆڵکەرە، یاریە جاکسن گۆڵکەرە، یاری ئینزۆ فەرناندێز گۆڵکەرە. یعنی بەجددی تی بەبێ بەم جۆرە بێ، تی بەبێ بەم شێوەیە یعنی ئامادە بکرێ و بەم شێوەیە یاریزانەکان یاریە نکۆنکۆ گۆڵکەرە کاک. تۆ سێری یارەکانی چێلسی بکە سێرەکەی ئەم تیپە هەمویان ئامادە کراون، هەمویان ئامادەن، تی بەبێ بەم جۆرە ئامادە بێت. تا حەدێکیش من لەگەڵ قسەکەی جەنابەت هاوڕام کاک شێخەڵێ شێخڕێباز دەڵێ ئاسی تیپەکان بەگشتی هیچ جێگیر نییە بۆ یاری بۆ یاریە بێ شیکردنەوە بۆ ئاسیان بکرێ. تاوان تا بەردەوامیە بێ ئێمە تا ئێستش من ئێستا کاگیواوە هەندەری چێلسیە چەندێک داوای چێلسی لێ دەکردم شیکاری بۆ بکەم هەتا نەگەیشتەوەی کە چەند یاریشی تەواو ببینی لەوەی ئەم تیپە مامەڵە و شێوازی چۆنە خۆم نەیە لە چێلسی. بەڵێ یاری تا یاری ئاسی تیپە گۆڕێ و شیکاری تا شیکاری دوای یاریکی ژەگۆڕێ. بەڵام هەموو تیپێک ئەوە نییە کە ئێمە وەسفی تیپێکمان کردی بڵین کاکەمە خولەبە. من تا ئێستا یعنی شتیشی وام نەکردووە کە بڵێم ئەم تیپە من بەرشەلۆنە چەند خاڵ پێش کە دوای کلاسیکۆش وتم کاکە تۆپی پێ گۆڕاوە تیپەکەوێ ئێوە تا دەبەوەسعی بەرشلۆنە دەبینن. ڕیاڵ مەدریدیش عینەن شت. سیتی کاتێک کە دوو دۆڕانی کرد من بیرمە یاری بۆرنمۆس کە دۆڕانی وتیان پەلە مەکە جانە چگەڕانەوەیکی گوارد. تەنها کۆمەڵی هاوڕێی وەرزشیشم کەوتمە مناقەشە لەگەڵان لە فەیسبوک ئەی پەلە مەگاگەڕێتم کاکە وانە سیستمی تۆپی پێ لە دۆخی تەندروستی خۆیان نەماوە. یاریزان پشووی زۆر کەمەوەتەوە. یعنی پشووی 15 ڕۆژی بۆ 20 ڕۆژی بۆ پشووی هاوینەی یاریزان ناتوانێت. یاریزان لە کۆی 12 مانگی ساڵە 2 مانگ و نیو بۆ 11 مانگ لە ڕکابەری تۆپی پێ و ڕکابەری توند و ڕاهێنانی چڕایە. لەبەرەوە ناتوانن تیپەکان یاریتی ژەدۆڕێن. دەبینیتانەوە تا سیتی چەند یاریە لە 9 یاری ئەم تیپە یەک بردنەوەی هەیە. کاری بۆرنمۆس دووەم یاری بوو کە دۆڕانی دوای یارەکەی تۆتنام وتیانی تر کۆتاییە تیپەکە ئامادێ. لەبەرەوە توام بڵێم قسێژ واقعیە بەڵام پێویستمان بە بەردەوامی هەیە. چێلسی خول ببا دەرسینان لای بات ئەم ڕانەرەی ئێستا چێلسی کاتی خۆی یاریزانی سیویلی بەڵێ کاگالیجیان ئێنزۆ مارەسکا ژمارە 25ەکەی یانەی ئیشپیلیە بوو کە ئەگەر بیرت بێ گۆڵێکی لە سانتیاگۆ بەرنابێ ئۆڤەرەکەی بووەکەن تێدانێک لێ دوای ڕیاڵ مەدرید دەرەگەڕێتەوە لە یاریە و لە سوپەری ئەوروپا و لەوانەش گۆڵی هەیە. بەڵێ ئێنزۆ مارەسکا یاریزانەکەی یانەی ئیشپیلیە بوو. کاک ژیارە لێەوەی بۆ ئارتیتا کراوە پێشتر بۆ نایمری بکریا 2 خولی برده بوو. کاک حەسەن هەموو تیپەکان تووشی دۆڕانە بوو. فەرمەوە خولی ئیتالی دوێنە شەو ناپۆلی بە لازیۆ دۆڕە. فەرمەوە خولی ئیسپانی بەرشەلۆنە ئاواکەی خاڵە دەستا. ڕیاڵ مەدرید داواکەی خاڵە دەستدا. ئەتلێتیکۆ مەدرید سەرەتایەکی خراپیە بووە ساتۆ منافەسە کەسەم چەند خولەکە باسی ئەتلێتیکۆ مەدرید دەکەم. بۆ هەموو خولەکان بەم جۆرەیە. گواردیۆلا گەورەترین هەڵەی کردو لە فرۆشتنی پاڵمەر بۆ چێلسی کە ئێستا باشترین یاریزانی چێلسیە. گواردیۆلا نەگەر لە فرۆشتنی پاڵمەر گواردیۆلا لە فرۆشتنی محرز زەرەری کرد، لە فرۆشتنی یاریزانێکی جۆکەری وەکو جولیان ئالڤارێس کە لە چەندین مەرکەزی یاریگا دایاری بۆ دەکرد زەرەری کرد، لە دەستبەرداربوون لە کانسیلۆ زەرەری کرد. ئێوە بۆ تێکەوتن کە هەرو ساڵە پریمەرلیگ و چامپیۆنزیگی بردەوانێ ئێتە تاوە کێشەکە چارەسەر بووە. نە دواتر دیارە کانسیلۆ پرۆژەیە بوو بۆی کە 10 ساڵ لەگەڵم تیپەیە بێ. ئەلڤارێس پرۆژەیە بوو بۆی کە لە 10 ساڵی داهاتوو مانچستەر سیتی پەچینەکەیە. پاڵمەر یاریزانی گواردیۆلا بوو، یەکادیمیای گواردیۆلا بوو. بەڵام گواردیۆلا لە 12 یاری لە 13 یاری دەرفەتێکی بە پاڵمەرەیە. لە کاتێکام یاریزانە لە لاوانی ئینگلتەراسێکی بەرزی پێشکەشەکە. بۆیە چێلسی ئەو کاتەشی کە فرۆشتی من بیرمە هەموو سەحافەی ئینگلتەرا هەموو شیکەرەوەکانیش باسییان لەوەیە کرد کە گواردیۆلا کاسپێکی باش بۆ مانچستەر سیتیەکەوە پاڵمەری کرد 2 یاری و چێلسیال خەڵەتان بەوەندە ملیۆنەیە. بەڵام ببینن ئێستا پاڵمەر بۆ بەچی ئەستێری یەکەمی پریمەر لیگ نەبێ ئاوشانی سەڵاح ئەستێری دومی پریمەر لیگە بەبێ هیچ منافسێک. بەڵێ کۆمەڵی هەڵی هەبوو لە دەستبەردار بوون لە گرێبەستەکەم. دەچمە سەر ئەتلێتیکۆ مەدرید و دیگۆ سیمیۆنی. کۆمەڵی خاڵ لەسەر سیمیۆنی کە پێویستەکایە ئاماژەی پێ بکەین.
تاوان من 2 ساڵ پێش دەسە بۆ سیمۆنی وتم ئەم ڕایەنەرە بەجددی لە دۆخێکی زۆر چەق بەستووە. بەڵام ئەم گرێبەسانەیەم دوایی کردی هێنانی سۆرلۆس و هێنانی جولیان ئەلڤارێز و هێنانی کۆنۆر کالاگەر و دەرکردنی کوچی لە پێگاتەی سەرەکی کە بەشێک لە یاریەکان بەشێکی زۆر لە یاریەکان کوچی دەباتە زەرەوە لە پێگاتەی سەرەکی و یعنی ڕێخستنەوەیکی هێڵی بەرگری و تەنزیمێکی تەواو و بە تایبەتی یاری پێکردنی گریزمان بە پێی پێویست ئەنێ سەر ناتوە هەموو یاری بە گریزمان یاریکە. بەڕاستی ئەوەی کە سیمۆنی دەیکا بۆ ئەتلێتیکۆ مەدرید ئەتلێتیکۆ مەدرید لەمە باشتری بۆ نالێت. بەڵێ ئێمە هاندەرانی تۆپی پێ دەمانەوێت سیمۆنی ئەم ساڵ ئەلڤارێزیە ناو و سۆرلۆسیە ناو و کۆمەڵی گرێبەستی کردووە ئەمانوێ نازناوی چامپیۆنز لیگ بەرێ، بەڵام سەرۆکی یانەکە وی ناوێ. ئێمەمانەوێ خولی ئیسپانی بەرە، بەڵام سەرۆکی یانەکە وی نایە، ڕەنگە ڕکابەری کردیمە، ڕەنگە ئەو داهاتەی بووێ کە بۆی ئەم بەهێزبوونەوەی ئەتلێتیکۆ مەدرید دەبینێت. تۆ دەزانیت لە ڕاگەیاندن ئەمڕۆ باسی ئەتلێتیکۆ مەدریدە، ئەمڕۆ هەموو میدیاکان باسی ئەتلێتیکۆ مەدرید دەکەن. ئەمڕۆ ئەتلێتیکۆ مەدرید یاریەکی قورسی بەرامبەر بە ئیشبیلیە بە ڕاستە ئیشبیلی ئەم ساڵا سیۆکو پێویست نییە لە ڕیزبەندی دواوەیە، بەڵام ئەتلێتیکۆ مەدرید بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە دوا بۆ، بەڵام لە ماوەی 28 خولەکە ئەنجامەکەی هێنایەوە و گۆڵی سەرکەوتنیشی تۆمار کرد. ئەمە هێزی تیپە، ئەمە تمۆحی تیپە، ئەمە دڵخۆشکەرە بۆ ئێمەی بینەر کە ئەمساڵ ڕکابەری سیانی بینین بۆ بردنەوەی نازناوی لیگا، نەگوەکو ساڵی پار ڕیال مەدرید 15-20 خاڵ پێش بەرشەلۆنە بکەی، وەکو ساڵی پێرار بەرشەلۆنە 12-15-20 خاڵ پێش ڕیال مەدرید بکەی و کەس لەم نافەسەیان نەمێنێ. نە، ئێمە هەمومان دڵخۆشین بەمە ئەتلێتیکۆ مەدرید هاتووە. وەکو وتیشم ئەتلێتیکۆ مەدرید سەرەتای خراپ بوو، بەڵام بۆیە و خاڵانەی کە ڕیال مەدرید و بەرشەلۆنەش لە دەستیاندا ئەتلێتیکۆ مەدرید تەواو هاتەوە منافەسەکەی. ئەتلێتیکۆ مەدرید بە یاریە کەمتر ئەوانێ 35 خاڵیە، ئەگەر ئەم یاریە دواخراوەی بەرێتەوانێ لە کۆی 15 هەفتە خاڵەکانی لەگەڵ بەرشەلۆنە هاوتا دەکاتەوە. ئەگەر ڕیال مەدریدی ژیارە دواخراوەکەی خۆی بەرێتەوانێ، ڕیال مەدرید دەبێتە یعنی 1 خاڵ پێش ئەتلێتیکۆ مەدریدەکەی. بۆیە سیمۆنیش نوێبوونەوەیکی تازەی لە خۆیان کرد. تا ئێستاش نوێکردنەوەی گرێبەستەکەی سیمۆنی بڕیاری لەسەر نەدراوە. جالیل معلوماتان لە نێو ڕاهێنەرە ئەوروپیەکانە هیچ ڕاهێنەرێک موچەکەی هێندەی دیگۆ سیمۆنی بەرز نییە. ساڵارەکەی نزیک دەبێتەوە لە 20 ملیۆن یۆڕۆی ساڵانە. لەبەرەوە تۆ مەیە سیمۆنی بە فاشلدانی بڵێ وەڵام سیمە فەشەلێنان لەبەر 2 جار چواری کۆتای چامپیۆنز لیگ نازناوەکەی نەبردەوە. نە، ئەوە سەرۆکی یانەکەیەوە، ئەو کارگێڕی یانەکەی کە بڕیار دەدەنەوەی سیمۆنی سەرکەوتویانە. خۆ تۆپی پێ خۆ دیانە بەڕێوەبردن هەر ئەوە نییە کە تۆ لە ساحەکەیان نەوەت خولەکەی بینی. ئەمیانەیە موچایە، ئەمیانەیە کارمەندی هەیە، ئەمیانە سەفقاتی بازرگانی هەیە، ئەمیانەیە سپۆنسەری تایبەتی هەیە. گرنگ ئەوەیە تۆ سەرەتای وەرز، ئەمە من لە ڕووی کارگەڕیەوە بۆ باسەکەم، لە ڕووی هونەری و ئەنجامەوانێ هیچ ڕاهێنەرێک ناتوانێت لە سیمۆنی باشتر بۆ ئەتلێتیکۆ مەدرید بکات. پێویست ناکات ینی خۆمان هەڵخەڵەتێنین. هیچ ڕاهێنەرێک ناتوانێت لەمە باشتری سیمۆنی بۆ ئەتلێتیکۆ مەدرید بکات، چونکە زۆر قورسە. نازناوی ئەوروپا لیگی بردووەتەوانێ کاکە 2 جار چۆ تاری کۆتایی چامپیۆنز لیگ، خولی ئیسپانی بردوێتەوە، سوپەری بردوێتەوە. یعنی ئەوەی دەستکەوت بۆم تیپی هێناوە کە پێشترم تیپی هێچگار بۆ جۆرە دەستکەوتی نێناوە. ئەتی لەمە باشتر نابێت بۆ ئەتلێتیکۆ مەدرید. و تۆ بە منەڵێڵە یاریزانی زۆرکری و یاریزانی زۆر نا، ئەوە دەخلی ساڵانەیە ئەتلێتیکۆ مەدرید دەیسەلمێنێ لەوەی کە سیمۆنی کارێکی ڕاست دەکات. کەواتە بە کۆی گشتی بەڕێوەبردننی یانەی ئەتلێتیکۆ مەدرید لە یەکی یەک کە داهات و دارایی و بارودۆخی ئەم تیپە دیارێکرێ بۆ سیوێکی 12 سەیرەکرێ ئەم تیپە هەر لە گەشەکردنە. ڕاستەوە بۆنەی یاریگا دروستکردومەوە کۆمەڵێ زەختکەوتە سەر سەرۆکایەتی یانەکە و قەرزاربوونیان لێکەوتەوە، بەڵام وەکو دەخلی ساڵانە وەکو داهاتی ساڵانە تیپەکە لە بەرەو پێشچوونە. لەبەرەوە ئەمە ئیسەلمێنێ لەوەی کە سیمۆنی پێویستە بەردەوام بێ و سیمۆنی لە سەرکارێکی ڕاستە و دواتریش ئەنجامی لە پشتەوە بێ. سپەی چامپیۆنز لیگ دەست پێ دەکات، قۆناغە هەستیارە یەکلاکەرەوە تایبەتمەندەکەی. تۆ ڕۆژی داهاتوو تایبەت دەوێت بە چامپیۆنز لیگ. تاسپی بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.